هاوڕێنەوە کاتان باش وەڵام من دەمەوێت قسە و باس لەسەر دوایین ڕەوش و گرنگی ئەو کەیسەی ئەو پێنج سیمبولەی بادینام بکەم کە بەڕاستی جێگای دڵخۆشیە و ئەزمونێک بوو لە وەکو هەموو ئەزمونەکانی پێشتر کە نیشانی مەسرور بارزانی و دەسەڵاتی کوردی بە گشتی و مەسرور بە تایبەتی کە ئێستا ڕێبەرایەتی ئەو باڵا دیکتاتۆرە توندە دەکات کە سەرکوتی ئازادیەکان بکە ئەوانەش بەشێک بوون پەیامێ بچکو گرتنی ئەوانە دادگایەکی گاڵتە جاری و قەشمەری خانەیەش کە بوو لە تەک هەموو قەشمەریەکانی کەی پێشووی وەکم کەیسی سەردەشت کەمانی سید قادر تیرۆرە سیاسیەکانی کە خەڵکی تر کۆسرە ڕەسوور مستەفا سید قادر کە هەمووانە ئەمری دامیان لە هەبوونە و شیوا مستەفا کردیانە تیرۆرز هەرنێ چیرچ و گوڵی لەسەر گۆڕەکەی دانە بەهەرحاڵ کۆمەڵێک سەرنج پێویستە ینی قسە و باسی لەسەر بکرێ یەک ئەو حرەکەی مەسرور هەوڵیدا لەو ماوە یەک دو ساڵی ڕابردوو ئڕهابەکی زۆر تون بەرامبەر بە تایبەتی دەڤەری زەرد و ئەو ئڕهابە گواستیەوە لە بۆ خەتی سلێمانی دکتۆر غاڵبیدا لە کاکدانا من میدا نووسەر و پەڕیەوە لە ئەوروپای ئەولیدا لە هەوڵ تیرۆری مەکی ئامێدیش بکە لە ئەڵمانیا بەڵام لە کۆی ئەوانە لە شکست زیاتر هیچکەی بەرەبووم نەهێنا من ناتوان بڵێم 100% شکست بەس ئەو پەیامەی ئەو ویستی هیچی لە تێبەجێنەوە پێچەوانەوە ڕسوابوونەشی زۆر گەورەی نێودەوڵەتی کە لە مێژووی هەرسی ساڵی ڕابردووی دەسەڵاتی کوردی بەگشتی ماڵی بارزانی بە تایبەتی هەرگیز قەت وا ڕسوا نەبوونا و ئەوانە ئێستاکەەوە ینی مەسرور وەکو مەلەف کە لە ئەوروپیەکان وان هەر یەکە کە دەچن یەکێک دەبینن دۆستەکەی دەکەنەوە کابراایکی درۆزن و ئەنتی دیموکراتی ناوی تۆمارکرایە و لای ڕێکخراوە زیانەکان ینی پێناسی خۆی کرد بەو ڕەفتارەی پێناسی خۆی کرد ئەو ویستی وێنەیەک پیشامدە کە دەتوانێت بە کەیفی خۆی بگرێ بکوژێ بەڵام ئەو نازانێت ئەوە کچار دەوروبەرەکەشی ناوێرن پێ بڵێن بابا ئێستامە لە سەردەمێک دەژین هاوچێشەکان جودایە هەشتاکان نییە سەدام دەیگرت و دەیکشت هیچ کەس نەدەتوانی بجوابدا نا ئێستا هەموو ڕێکخراوی جیهانی ڕەوەندی کوردی خەڵکی ئازادی خوازی کورد هێز و لۆبیەکی زۆر کاریگەرە و مەسلەی مافی مرۆڤ سنووری نییە بڵێ ئەوەش تەدەخل لە شئونی داخلی دەگرێ لە دوای قراریش بۆ زانیاریتان لە دوای بڕیاری 688 نەتەوەی گرتەکان لەسەر خەتی 36 کورد مافی مرۆڤ حدودی تێپەڕان سنووری تێپەڕان جا ئەوە وانەیەکی زۆر باش بوو لە مەسرور بارزانی کە تێبگات ینی ئەو ویستی بەخۆی و بەوەی سەیبرای و بە دەستگاکەی کاردانەوەی زۆر گەورە لە بەرامبەریتی ڕاستە گۆڕان تەسلیم بووە ڕاستە ئۆپۆزیسیۆن لاواز بووە بەڵام ئەو حرەکەی نەمردیە ئەو جوڵانەوەیە بە پێچەوانەوە من ئەلێرا جێگای وەک خۆمیانی بەڕاستی دڵخۆشم پێشتر ئەو ژمارانەی کە ئەو خەباتە نێودەوڵەتیەمان دەکرد زۆر کەم بووین بەس ئێستا ژمارەکە بەدەیان و بە سەدانە هاوڕێن هەر ئەلێرە دەمەیەنی ئەو خاڵش بڵێم بەڕاستی هەندێک کەس هەیە دەبینی بەناو چالاکوانی مافی مرۆڤ و ژۆرنالیست و ئازادی خوازە بەس بەڕاستی ئەوەندەی هەست لە خۆ دەرخستن و فۆکس تەرکیزکە خستنە سەر خۆی دەکە ئەوەندە مەسەلەکە پەیامە ئینسانیەکەی تێدا نییە پەیامە ژورنالیستەکەی تێدا نییە ڕزگارکردنی ئەو ژورنالیستە ئەو پێنج سیمبولە و خەبات لە ئازادی مافی مرۆڤ تێدا نییە بە ئاستی و کارێکی هەرزەکارانە دی وا خۆیان نیمایش دەکەن ینی ئەو دەبی ڕەخنە بگیرێن بەڕاستی خۆمە نامانەوە دەموچاو بگۆڕێ ئەمە دەمانێت عەقڵیەت بگۆڕێ ئەگەر ئەتوو وچی مەسعود بارزانی هەموو شتێک کەوتەوە ئیمنا ئەمن کردم کەست کە دەی کردیە و دەست بە درۆ دەلەسە بەهۆنینەوە بکەی و لەو ڕاکشانی خوێنەر سەڵ لە هیچ وشەیەک نەکەوێت فەقەت چێ لەگە دەزەڵاتێک یعنی من هەندێک لەو نمونانە بڵێم هاوڕێن هەندێک کەس وا قسە دەکە کە ئینەمە بە تاقی تەنێ هەموو ئیشانە دەکاتن دەکاتێکدا ئەوە بێویژدانێکی زۆر گەورەیە ڕەنگبی یعنی کە هەمووتان دەبینن چێ ئیش دەکات چێ چ دەکە هەمووی جێگای دەستخۆشیە بڕوا بکەنەوەی بەردێک لەسەر ئەو تابوتەی لەسەر ئەو خانوە دادنێ لە پێناوی ئەوێ دیواری ئازادی بەهێز بێت جێگای دەستخۆشیە بەس
کورد گوتنی هەموو شتێک بەخێ خێش بەمانە خۆی یعنی ئەو جوڵانەوەی ڕوویدایە لە هەموو ئەوروپا و ئەمریکا و کوردستان ئەوە بەروبوومی هەموو خەڵکەی ئازادی خوازە بە سەدان کەس کاتە پشت ئەو کەیسە بەدەیان کەس نایەوێ خۆی بە دیار بێخێ لە شوێنی هەستیاردایە یان پێی خۆش نییە بڕوا بکەم برادرم هەیە پێی دەڵێم کاکە بۆ ئەو چالاکیانە دەکەی ئاماژە پێ ناکەی وەکۆی کە شەو نخوونی خۆت دەگەی ئەڵێ لی گەڕێ ئەلم بە نووسین بە تێکس زۆر دەنگەچی بوێر و ئەوەیە زۆر کەس لەنا ئەو سەفارەت و قونسڵیا و کورە ناوەندە ڕێکخراوە جیهانیانە ئیکاکە وەکو ئێمە بیر دەکات وەکو ئێمە شەو ڕۆژی خلەسە ئەوەی خستە ئەوەی بەس ئیتر ئەو ناتوانانی تعبیر بکات ناتوانانی بنووسێ هەندێک کەسی هەرزەکان یەک و دووژ نینە هاوڕێیان چەند کەسێکن یعنی هەمووشتان دەرێ ئەمە کردبن ئەی هاوار ئەوە کارێکی زۆر هەرزەکارانەیە و هیچ وا نیشان دەدا تو کەسەکی چالاکوانی بواری ڕۆژنامەگەرینی ئازادی سیاسینی مافی مرۆڤی هەرزەکاری ئەنی توخوا منتقە هەیە دەڵێ هەر ئەوڕۆ لەگە چەند کۆنگرسمانەی قسەم کردیە ئەخر هەرجارێک کۆنگرسمان نییە ئەوڕۆ کەس ئەوە نییە هەمووی چاتون مەیلە یعنی ئەو پەڕی لەگە ئۆفیسەکانی ئەوە قسە دەکە هەیە دەرێ وەڵام من بنمونە دەڵێ پەرلەمانی ئەوروپا ئاگاداری کردیمەوە ئەی هاوار یعنی پەرلەمانی ئەوروپا سەرۆک و جوجێکرەکەی پە تەلەفۆنیان لەو کاکەم کردیە پێیان گوتی ئەوڕۆ ئەو مەوزوعە ئاوایە بابا هەندێک شت هەیە بە ئوسولی خۆی کە بە دواتنیش دەکەی ئەسیستێنتەکە لەگەڵی چاتی کردیە یعنی ئەزانی نقطەکە چیە هاوڕێیان نقطەکە لەوێ ئێمە پەیامەکی مرۆڤ دۆستیمان هەیە ئەگەر خۆ دەرخستن لایک زۆرکردن ببیتە ئامانجی سەرشیمان ئیتر ئەتو لە پەیامە ئینسانیەکەی خۆ دادەماڵدێ لە ئازادی خوازێکی خۆ دادەماڵدێ وەرە هاوڕێیان من بۆ خۆم ینی بڕوا بکە زۆر جار شتم کردیە هەموو بەناوی ئەوە هاوڕێیان لەگەر مندانە هەفتەی شوبات چاک بەو ناوانەم کردیە هەموو شتەکانش بە تاقتێنە کردم کە ئەو جوانیە لۆ لە بەرێمە پەیامێکمان هەیە کە مرۆڤ دۆستیە پەیامێکی مرۆڤ دۆستیە نەک پەیامی خۆ چەند جوانە مەزن ئێستا تو لە پڕێک دەبینی ئەبوو لەیلا چیە لە پڕێک دەبینی موسا کۆبانی چێ بوو چەند جوانن ئەو ئینسانانە کە خەباتیان خۆ دەرخستن نەکردیە لە ناو شەڕوان لە ناو پەکەکە کاتێک کە کەسەکە شەهید دەبی ئەوجە هەست پێ دەکەی چن موزەزەکی باڵای نیشتیمانی ئەو جوانە بۆیە عیبە یعنی ئینسان ئیش دەکە لۆ ئیش ناکە لە پێناوی ئەوەی خۆی دەربخە دوو کاکە چی من ئەسەمە سەردەمی دیجیتاڵ و ئەوەیە ینی خەڵک ڕەقیبە لەسەر هەمومان یعنی ڕقیبە یعنی تو دەڵێ ئەوڕۆ لەگە دەک مەسەلەن سیناتۆری قسەم کرێ ئەی هاوار ئاخر کو دەکرێت ینی هەندێک شت هەیە چات هەیە دەتوانی بڵێ چاتمان کردیە ئالوگۆر کرا ینی وشە دەربڕین و خەڵکەشی ئازادی خوا زۆر گرنگە خەبەر دەدزرێ ینی خەبەر دەدزرێ خەبەر هاوڕێیان ینی بە ئەو دیوارەش باز بکرێ بەجددی زۆر خەبەر دەدزرێ باشی من ئەتو ماڵپەڕەکەت هەیە میدیایەکت هەیە یعنی من پێشتریش دەیان جار دیمانە ینی خەبەری چ لە فەیسبووکی ئێمە مانان دەدزرێت چ لە کوردستان پۆست داین دەدزرا ئێستا باشترین نمونە مەسا و بابەتانە شەید سەردەش عوسمانی ئەرێ لە چێ بڵاو کردەوە هەموو کەسێک دەبادێ خۆی بابەوە مڵکی بەنمونە کوردستان پۆستە لەوێ بڵاوی کردێت تۆ دەچی دەیبێ ئەوە بێڕەوشتیە تۆ وەکۆیە بچی لە ماڵێک سەلاجەکە بیبەی بە ناوی خۆت بڵێی خۆمە بەرحاڵ ئاوڕێیان دوو نووسین قسەکردن پەیامدان خەباتکردن لە سەروی هەموو شتێکەوە ئەخلاقە یعنی ئەگەر ئەتۆ بە ئامانجی ئەخلاقی ئیشت نەکرد کاتە تو کەسێکی درۆست نیوەشی پارتیوێکێتی من ئەوەم ئاڕیان بۆ یەک و دوو نییە تکایە ینی ئاراستە یەک کەس نییە من زۆر دەبینم مەسەن ڕەنگە یەک دوو نمونەم لەو یەک دوو ڕۆژەی دیتێ لە باندێ یعنی من دەزانم لە ئەمریکا بەرمونە چەندین کەس خەباتی لەگەر سیناتۆر و کۆنگرسمان کردێ بڕوا بکەنی دەنجیان لۆ من نادێ ئەوجا من توانیومە بیکەمە خەبەر لەبەر ئەوەی مزداقەتی خۆم لا گرنگترە لە خەبەرەکی یعنی من درۆیەک بکەم ئێستبەی مزداقەتم دەڕوە وەکو ڕوودا و کوردستان 24 و میدیایەکێتی بۆیە مزداقیت گرنگترە لە سەروی هەموو شتێکەوە ڕاستە ئەتو ئەوڕۆ 500 لای کیلۆ دێ 2000 لای کیلۆ دێ و 2 دەستخۆش کیلۆ دێ بە سبەی دوایە درۆیەکەت دێ بەتاڵ دەبتەوە عمری درۆ کورتە دوو یعنیان لەسەر پەرلەمانی
کانی ئەوروپای و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و پێی ئەوەی ئەمریکی و ئەو وەفدەی ئەمریکی کاکە وەڵڵاهی ئەمریکیەکان یعنی بەڕاستی خەبەر لەکن ئەمریکیەکان دەرناچی هەیە و نیە دەربچی لە زاری ئەو سێ کەسە بووە کە نزیکی مەسرور بارزانی و سەفین دزەیە یعنی ئینسان ناتوانانی بە کەیف خۆی بێ هەموو ئاخافتنێک بکە بڵێ وابوو يعني هەندێک ڕۆژنامەنووس پەیدا بوونە هەرکە ئەنەما ڕاست ئەوەن لە ژووری وەزارەتی دەرەوە لەگە وەزیری دەرەوە دانیشتینەوە ئاگیان لە هەموو وردەکاریەکان هەیە ئێوە دەستەخانەی فشەکردننی بەڕاستی ئێخە دوای خۆز هەر یەکێک لە ئێمە کە خەبەرێک بڵاو دەکاتەوە دوای ئەوە کاکات دەرەنجامەکان دەبینە ڕاستان دەجار ینی نەکەینەوە هەندزار مەسە ئاڵوگۆڕی بە پەلە ڕوو دەدا فعلەن وابووە بە تەمابوون وەزارەت دەرەوە ڕخنەی خۆیان ئاڕاستەی مەسرور بارزانی بکەن بۆیە یعنی هاوڕێیان تکایە ئێمە پەیامەکمان پێەیە ئەگە پەیامەکەمان لە پێناوی خۆ دەرخستن و پۆپولاربوون وازم بە ئینگلیزی و بە سویدی و بە کوردی شوشەشی گشتیە لە بەندێ یعنی ئامانزت بەس ئەوە بی ئەتول بناسری ینی ئینسانش ڕازگۆنی کاکە لێگەڕێ ئەمە هەمومان دەبی ئامانزمان ڕزگارکردنی ئەو پێنج ژورنالیستە بی هاوڕێیان من ئەوەندەی یعنی ئەوی زانیاری لەولا لە ئەولا هەموو ئەوانەمان بەشێک لە خەبەرمان لۆ دێ و تەحلیلات دەکەێت لێکدانەوە ینی هەموو ئەو لێکدانەوەی ئەو تێکستەی نوێی سەرۆکایەتی حکوومەتی هەرێم من ئەوەندە بڵێم سەرۆکایەتی حکوومەتی هەرێم کە ئاڵوگۆڕە یەکەم جارە باز لەوە دەکە بە زیندانیانی بادینە نارە تیرۆرستان ماسەنەکاری ئەوە ئەو بڵاوکردنەوەی کە گرنگی دەدا بە ئازادی ڕۆژنامەگەری و ئەو زانیارەی لەولا لە چادەوروبەری مەسروری دزە دەکە ئەوە یەکە ئەگەری زۆر هەیە بکرێنە ماددەی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی ئیتر لەوە 6 مانگ ساڵەکە ئەگەر هەیە بەڵام ئەوەش کاکە بە دەقە و سەعاتە بەخوا مەسرور بارزانیوی باوشی هیچ گرنتی نییە بڵێ سبێنێ باناداتەوە لەو وعدەی کە داویەتی کە لەو نیەتەی هەیت چکۆوانە فرسەت تەڵەبن بچووکترین فرسەتیانی بەهەرحاڵ هاوڕێیان ینی ئەو جوڵەی کرا جێگای دەستخۆشیە ڕەوەندی کورد و خەڵکی کوردستان و هەموو ئازادی خوازانێنی لە هەموو کوردستان خۆپیشاندانی بچووکیش بەس کرا بە سەدان کەس هاتە سەجادەی بەس لە سلێمانی 5,000 خەڵک هاتە سەجادەی لە جەژن بە سەدان کەس هاتە سەجادەی لە ئەوروپا بە سەدان کەس هاتە سەجادەی بەدەیان کەس پەیوەندی بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکە ینی کاکەژیان ینی فاینیشاڵ تایمزیانی ناسەخات خەڵکێک بوون ئەمە نازانم چۆن هاتە سەخات بەڕاستی ینی بەشەشی ئاگادارم ئەو هەموو کۆنگرس و وەزارەتی دەرەوە و یەکێتی ئەوروپا و پەرلەمانی ئەوروپا و ڕێکخراوە جیهانیەکان و پەرلەمانی سوید و ئەوانە بەروبوومی یەک کەس دوو کەس نییە کەس فشە نەکا ئەوە بەروبوومی هەر هەمومانە نیشانماندا بە هەمومان بەیەکەوە هێزێکی گەورە و کاریگەرین ئەگەر پشتی یەک بگرین هێزە دیکتاتۆرەکەی وەکو مەسرور بارزانی ئەتوانین ڕسوا بکەین ئێمە ینی ئامانجەکەت خۆر پێنجزیندانەکە نییە بوو هاوڕێیان من بۆ خۆم ئەو پێنجزیندانێت لە نزیکەوەدایان ناسم یعنی کەسانی نزیکن ینی لە تەک ئەوەی کەوکو کەخسەی ئازادی خواست کەسی نزیکشن بەڵام ئامانجی سەرش ئێمە و سنووردانانە لۆ ئەو ڕهابەی مەسرور بارزانی کە چەکچەکی دەستدا بێ دەویست ئەوە بکە من پێما پەیامەکەیان پێگەیان بەردەوام دەبێ ئارەزوی خۆی دەبێت ڕوبەڕوش دنیا لێ قبول ناکە بۆ عەقڵێتە بڕواتە ڕێوە و نیشانیشی درا ڕەوەندی کوردی و دەنجی ئازادی خوازەکانی کوردستان لە ئەوروپا و کوردستان هێشتا هێزێکی کاریگەرن زۆر لە 2009 گۆڕان بەهێزترن یعنی گۆڕان بە هەموو هێزی توانایەکی نەیتوانێت جوڵەیەکی وا دبلۆمان ڕسوابوونی نێودەوڵەتی ڕوبەڕووی پارتیوێکێتی بکاتەوە کەیسی سەردەشت گەورەترین کەیس بوو لە ڕێخ ئەوەی نێودە بە ئاستی 120 ئەو کەیسە نەیتوانیا ماڵی بارزانی وا لە هەموو نێوەندە جیهانەکان کورا هاوڕێیان من قسەی کۆتاییم بۆ ئەوە بێ ینی بڕوا بکەم مەگەر بەس لە چەکی شیمیایی لەسەر چەکی شیمیایی ئەو هەموو ئیدانە نێودەوڵەتی سەدامی کرابیت هیچ کەیسێک
ئەو هەموو ئیدانە نێودەوڵەتیە لە ئاستی دەوڵەتانی زلهێزەوە، یعنی ئەو بەرەی ڕۆژئاوا چین و رووسیا لە ژیانیان هەڵوێستە چیانەسە مافی مرۆڤ نەبووە. بەڵام مەزن ئەو دەوڵەتانە کە قسەیان کردیە نەتەوە یەکگرتووەکان یەکێتی پەرلەمانی ئەوروپا، مەسەڵەن ئەمریکا، فەرەنسا، کەنەدا و سوید وەکو وەزارەتی دەرەوە دەیان ڕێکخراوی جیهانی و چەندین ڕۆژنامەی گەورەی جیهانی کە شتیان لەسەر کردیە بە گۆڤاریشەوە، خۆ هەمومان لەو 7 مانگەی بڵاو کردەوە. ئەوە نیشانیدا یەک جوڵەی زۆر گەورە لە نێوان ئازادی خوازانی کورد هەیە کە دەتوانن سنوور دابنێن لۆ ئیرهاب. و ئەگە مەسعود بارزانی بەردەوام بێ من دڵنیام هەر بۆ خۆی زەرەر دەکات، بەڵام کێشەی کوردیشیەوە کردیا. هەرویستم هاوڕێن ئەو پەیامم تکایە هێزێکی گەورەی کەس خۆی نەکاتە عنتەر، هەمومان بەیەکەوە جوانین و ئەگە خۆش دەکێ عنتەر خۆ دەکێ قەشمەر بەڕاستی، ینی هەر کەسێک بڵێ ئەمن ئەوەم کرد کاکە گیان ئەوە شەو نخوونی ڕەنگی هەموو بزان ئەمن چەند ئیشم کردیە، بەس ئەمن دڵنیام ئەمن یەکێکم لە تەک ئەو سوپایە سەدان کەسەی کە کار و خەباتمان بە ئەو کەیسانە کردیە. و هەر کەسێک ینی ئەگەر پەیامە ئازادی خوازەکەی خۆی ڕاستەقینە بێ ئامانجی خۆ دەرخستن نابێ. تکایە هاوڕێیان لەو ڕوانگەوە لە من هەر ڕەخنەیەکتان دیت، هەر خۆ دەرخستنێکی بێتامتان دیت، ڕەخنەمان لێ بگرن کوڕکە هاوڕێیان فێر مەبن یەکێک شتێکی نووسی بە چاوی ڕەخنەوە سیر بکەن، بە چاوی ڕەقیبەوە سیر بکەن. ئەگەر هەر چەپڵە لێدا و دەستخۆشی لێ کرد فەرقت چیە لەگە کۆنیەکان؟ تکایە لە منەوە دەست پێ بکەن کە فشەیەکم کرد کە پۆستێکم کرد منطقی نەبوو ڕەخنە بگرن لە بەرامبەر هەموو کەس کاکە گیان با فێر بین. خۆ ئەمە نامانەوێت دەم و چاو بگۆڕین، ئەمە دەمانەوێت عەقڵیەت بگۆڕین، ئەمە دەمانەوێت خەڵک هیچ کە فێڵی لێ نەکرێ کە تو هەواڵی چەواشەتدا بە خەڵک فێڵت لێ کرد لە پێناوی خۆ دەرخستن هیچ فەرقت نابی لەگە دەسەڵات. کاتێکی خۆش.